ئەمڕۆ ڕۆژی جیهانی یەکدەنگیە کە ئەمڕۆ 26 حوتاکە ئەم ڕۆژە بە گرنگیەوە سیر دەکرێتەوە بە گرنگیشەوە کاری لەسەر ئەکرێەوە چەندین کۆنفرانس و چەندین بابەتی گرنگ لەم ڕۆژەیە لەوانەیە لە زۆربەی وڵاتانە گرنگی پێ بدەن کە باسی یەکدەنگیەکەکەین باسی ڕۆژیانی بە مەبەستی نەهێشتنی جیاکاریەکانەکەین بە مەبەستی نێشتنی ڕێگەسپەرستیەکەین بە مەبەستی نێشتنی ئەوەی کە مرۆڤەکان هەمیشە بتوانن لە هەرجێک بن هاوسەنگ بن چۆن توانراوە ئەمە کاری لەسەر بکرێ ئەی لای خۆمان تا چەند ئەمە بۆتە بابەتێک و توانراوە گفتوگۆی لەسەر بکرێەوە چۆن بە شێوەیە لە شیوەکان ئێمە توانیمانە ڕێز لەم ڕۆژە بگرین تەواوی کۆی ئەم پرسیارانەمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مادی قادرۆک و مامۆسای زانکۆ گەبڕێزیان ئێستا لە ستۆدیۆی ئەگەر بفەرمیت دکتۆر مادی فەرموو. السلام عليكم. بخير باش زۆر سپاس دەستان خۆش بێت بەخێر بی دکتۆر بانی باش ئامادە بوونێت دکتۆر ئەمڕۆ ڕۆژی جیهانی یەکدەنگیە با یەکسەر لەوە دەست پێ بکەین بۆی ئێمە و بینەرەکانیشمان تۆزێ لەم ڕۆژە زیاتر هۆشیار بین و زیاتر لی تێ بکەین مەبەستمان لە ڕۆژی جیهانی یەکدەنگی چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو بە بینەرانمان سپاس بۆم دەرفەتە دەستخۆشی بۆ ئەوەی بەڕێزمان دوو نەبن بە دڵنیاییەوە یونسکۆ یان نەتەوەیە گرتوەکان یان هەموو ڕێکخراوە جیهانیانی کە کۆمەڵێ بابەت بەلایەن و گرنگە ڕۆژێکی جیهانیان بۆ تەرخان کردوە چ لەسەر ئاسی ناوچەی چ لەسەر ئاسی جیهانی بە ئامانجی دروستکردنی ڕۆشنبیری گشتی لەسەر ئەو کەیسە لەسەر ئەو بابەتە بۆ ئەوەی لەو ڕۆژەیە چالاکی ڕۆشنبیری و میدیایی لەسەر بکرێ بۆ ئەوەی ئامانجەکەی پێکێ جا یەکێ لەم بابەتانە بابەتی یەکدەنگیە کە مەبەسلی لە جیهانە کۆمەڵێ بابەتەیە کۆمەڵە کەیس هەیە کە پێویستەکە خەڵک کۆمەڵگەی نێودەوڵەتی مرۆڤایەتی لەسەری یەکدەنگ بێ چی و بابەتانی کە مەترسین چی و بابەتانی کە بابەتی بەسوودا کاریگەرە بۆ پتەوی کۆمەلگا بۆ یەک ریزی کۆمەلگا تەنها ئامانجەکە ئەمەیە و گرنگەکەش تەمان لەوەیە کە بەڕاستی هەمیشە یەکدەنگی باشترێکە لە ڕاجایی و جیاوازی و پەرتەوازی کۆمەلگە و بەس بەداخەوە بە تایبەت سروشتی کۆمەلگەش وایە جۆرێک لە سیراع و ململانی تایە بەبێ سیراع و بەبێ ململانی هەر نابێت زۆر باشە زۆر کەسمانەیەوە بیرەکەنەوەوانێت کۆمەڵێک کەس هەن کە چۆن دروست بوون ئەبێ ئاوا بژین بۆ نمونە ڕەشپێستە لەبەروی کە ڕەشپێستەکەواتە ئەبێ دۆخی ژیانی ئەو جیاواز بێت و بۆی نییە هەموو شتێک ئەنجام بات کەواتە ئێمە چی بکەین بۆ ئەوەی لەو جیاکاریە خۆمان بپارێزین بەڵێ طبعاً یەکێک لە ئامانجەکانی دین جارنامەی گردردونی مافی مرۆڤی نەتەوەیە گرتوەکان ئەوەیە کە جیاوازی ڕەگەزی ڕنگ جیاوازی نەتەوەیەتی جیاوازی ئاینی ئەو شتانی کە جیاوازی دروستەکە بە تایبەتی ئەم چەند شتن ڕەنگە دینە سیاسەتە نەتەوەیە بەداخەوە طبعاً لەبەرەوەی جیهان بۆ سەدان ساڵ بگرە هەزاران ساڵ لەسەر ئەساسی ئەمە پۆلێن کراوە ئەمە ڕەشپێستە مەسپی پێستە ئەمە جیهانی یەکەم و دووەم و سێمە ئەمە نەتەوەی سەردەستە ئەمە نەتەوەی ژێردەستە ئەمە نەتەوەیە کە دەوڵەتی هەیە و ئیمپراتۆری هەیە ئەمە نیەتی بۆیە تەمان ئەم جیاکاریە چی بە دوای خۆیانە جەنگی گەورە گەوری جیهانی بە دوای خۆیانە یعنی بە تایبەتی ئەمە لە سەدەی نۆزدە دوو جەنگی گەوری جیهانی کە ئەساسەکەش هەمووی ئەمە بوو کێ نەتەوەی سەردەست بێ کێ گەلی هەڵبژاردەی خوددا بێ کێ هەموو شتێکی لەلا بێ ئەوەی تر مەحروم بێ بۆیە لە 1940 بەدواوە کۆمەڵە بڕیادرا کەم جیاکاریانە لە بینی نەتەوەکان لە بینی گەلەکان لە بینی ڕنگ و پێستەکان مرۆڤ لەسەر ئەم ئەساسە پۆلێن نەکرێ بەڵکو لەسەر ئەساسی توانە لەسەر ئەساسی قابلیەتی خۆی چی پێ ئەتوانێت چی بکە بۆیە بەڕاستی مرۆڤایەتی هەنگاوی زۆر گەورەینە لەم ڕەنگەیەوە کە هەرچەندە بابەتی نەژادپەرستی و بابەتی ڕێگەسپەرستی کۆتایی پێ نەهاتووە بەرامبەر بە ڕەش بەرامبەر بە سپی بەرامبەر بە ئافرەت بەرامبەر بە نەتەوەی یەک و دوو سێ ئەمە هەر بەردەوامە بەڵام کاری گەورە کراوە و لە بیرمان نەچێ بەڕاستی ئەم جۆرە
کەمکردنەوەی سفر جیاکاری تا بێتەوەی سفر جیاکاری بەڕاستی توانین بڵێن ئاینەکان ڕۆڵێکی زۆر گەورەیان بینیوە هەرسێ ئاین ئاسمانێکە ڕۆڵی گەورەیان بینیوە لەمەیە ینی بۆ نمونە لە ئاینی ئیسلامە کە زۆربەی گەلی ئێمە مسلمانە ینی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەوەندەی باسی بیلالی حەبەشی کە کۆلەیەکی ڕەشپێز بووە فەرمیەتی تۆ لە پێش مناچیتە بەهەشتەوەی بیلال ئەمە لەبەرچی بووە لەناو هەموو کەسەیە کە خزم و کەسوکار و گەورەی قوڕیش بووین ئەوی ناردووەتە سەربانی کەعبە بانگ بدا کردوتی بە بانگبێژی خۆی لەبەرەوەی ئەم جیاوازیە نەمێنێ حتا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمیەتی جیاوازی نییە لە نێوان ڕەش و سپیە فەزڵ نییە لە بینی لا فضل على عربي على عجمي عجمي يعني كرد وعرب كرد وفارس وإنجليز فضل عرب فضل نییە بەسەر نەتەوەی ترا وڕەش سپی پێز فەزڵی نییە بەسەر ڕەشپێستە فەزڵ بە تەقوایە تەقوایانی چێ زۆر چاک بێ چێ زۆر لەخوا نزیک بێت چێ زۆر کاری باشکە ئەمانەیە بۆی ئاینەکان زۆر کاریان کردووە بەڵام دوجار بەڕاستی ئەمە پێویستی بە بەردەوام ئەبدێتە چکە خەڵک دوجار جیلێک تێپەڕێ ئاینی وەرگتووە جیلێک تێپەڕێ مافی مرۆڤ زانێت جیلێک تێپەڕێ پەروەردە بۆ لەسەرەوەی بڕای بە نەژاد پەرستی و نەتەوە پەرستی و ڕێگەس پەرستی نەبێ بەڵام جیلێکی تر دروستە بێ لەسەر کتێبێک لەسەر کەسێک لەسەر وتارێک پەروەردا بێ کە دیسانەوە تۆ پێویست بۆیە بەردەوام ئیشی لەسەر بکەیت چکە بەڕاستی ئەم بابەتە مرۆیانە بەردەوام پێویستی بە ئیشی ڕۆژانەیە پرۆسەیە کراویشە دکتۆر یعنی بۆ گەرێمە بە پێوەی کە تۆ لە دینەوە کە دەستت پێکرد ینی لە ڕابردووە هاتا ئێستا لەبەر بارودۆخی ئابووری بێ لەبەر بارودۆخی سیاسی بێ لەبەرەوەی داگیرکاری وڵاتێک بەسەر وڵاتێکەوە بوو بێ بازرگانی بە مرۆڤەکان کراوە کۆیلایەتی بە مرۆڤەکان کراوە ینی لە وڵاتێکەوە بۆ ناوچەیەکتر گوازراونەتەوە بزاتە تا ئێستاش لەوانەیە کەم بوو بێتەوە بەڵام هەر ڕنگدانەوەی ماوە بەڵام ئێمە یعنی کاڵێ ڕۆژی جیهانی یەکدەنگی باسی هاوسەنگی شەکات یعنی چۆن بتوانین ئێمە کاڵین مرۆڤین یعنی کاڵێ بەشەر هەموو جانلەبەری شەکرێتەوەی کەموو پێستی هەیە بەڵام کاڵی ئینسان ینی ئینسان مرۆڤی ژەبێ هاوسەنگ بێت ئەم ساڵ بە ساڵ تێپەڕبوونە و ئەم ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیریە و ئەم گەیاندنی کۆمەڵە زانیاری و مرۆڤایەتی ئاسایی بۆتەوە ئەگەر بەردەوام بێ ئەم کۆیلایەتیە بەرەو کۆتا و بنبڕەڕوا یاخو بەردەوامیە بێت بەدڵنیایی سپاس ئەگەر لە کۆتا قسەتەوە دەست پێ بکەم بەدڵنیایی و کۆتایی پێ نایە چونکە دوجار تێو نەتەوێ خی گەورە مرۆڤەکانی بە جیاوازی دروست کردەوە بەس ئەم جیاوازیە نابێت لەسەر ئەساسی ماف بێ یعنی تۆ بێ مافی بکەی لە بەروی جیاوازە ئەگینە طبقاتی کۆمەڵایەتی هەر هەیە و هەر بۆ هەر بەردەوامە بێ تێو نەتەوێت چکە دوجار ئێمە ژینگەی وڵاتەکانمان جیاوازە تاکسە وڵاتەکانمان ژینگەیان جیاوازە کە تۆ ژینگەیەکت هەیە ئێمە تێو نەتەوێ ڕەنگی پێ هەر بەردەوامە بێت توانەی مرۆڤەکان هەر بەردەوامە بێت چکە دوجار توانەی ئابووری و سەربازی و توانەی مرۆیی وڵاتان جیاوازە ینی سەردەمانێک بۆ ئەم عێراقی ئێمە سەردەستی هەموو گەلانی دنیا بووە عێراق دەژی هەموو شارستانێتەکان بووە عێراق یەکەم یاسا لە عێراقا دانراوە حتا باسی مرۆڤ و باسی جیاکاری و باسیێن بابەتانە یاساکانی حاموڕابی دوای سۆمەریەکان و ئاشووریەکان حتا سەردەمی عەباسیەکان کە جیهان دڵی جیهان لە بەغدا بووە باشە بەس ئێستا ئێمە ئەمڕۆ لەکوێین بۆیە شوێن گۆڕکی هەیە لە بینی شارستانێتەکان و ژیارەکانە یعنی سین ماوەیەکی زۆر سەرکردایەتی هەموو جیهانی کردووە پاشان ماوەیەکی زۆر سین دا ئەبرە لە جیهان ئێستا گەڕاوەتەوە یعنی ئەوروپا ماوەیەکی زۆر دوور بۆ لە سەرکردایەتیکردنی جیهان پاشان لە سەردەمی ڕۆمانیەکان و یۆنانیەکانە یەتەوە پاشان لە سەردەمی عوسمانیەکانە پاشەکشاکە ئەم تەدافع و ململانەیە لە بینی شارستانێتەکانە بەردەوامە کۆیلایەتیش بەمە بەردەوامە بێ بەڵام خۆ کۆیلایەتی جۆری هەیە کاکسەرکۆ ینی کۆیلایەتی ئێمە بەرجنی هەمووی یەک شێواز بێ بە یەک یعنی هەندێک خەڵک لەگەڵ ڕێزمە کە من خۆم فەرمانبەر و مامۆسای زانکۆم هەندێک خەڵک فەرمانبەری بە کۆیلایەتی ئەزانێت چکە تۆ دەوامێکی ملتەزیمەتی ئەی جۆرێ لە کۆیلایەتی کە ببرە من قەت ڕێگە بە خۆم نادەم وا بڵم بەڵام بۆ نمونە بۆچی ئەڵەن ئیشی ئازاد یعنی تۆ ئیشی ئازاد چیە ئەینی تۆ وەر کاتێکە ڕۆی داهاتە دیارێکی بەدەست خۆتە دەوامت کارت بەس فەرمانبەرێک وانە من و تۆوانین یعنی کاتە ئیلتیزامت بۆ دروزە بێ ینی هەندێک خەڵک وای ناوناوە بەداخەوە
بۆیە بەنسبەت ئەوەشەوە کە ئێمە یەکریزی و یەکدەنگی تەمەەن کۆمەڵی بابەتەیە کە بەڕاستی یەکدەنگی دروستەکە یەکریزی دروستەکە جارێ هەر ئەوەی کە ئێمە خوددا توانای گفتوگۆ و شە دەربڕین و دەربڕینی داوە بە مرۆڤ نیعمەتێکی گەورەیە خی گەورە وەکو نیعمەت باسی کرد فەرمێ وعلمه البەیان یعنی فێری ئەوەی کردووە کە شتی خۆی بڵێ چکە کۆمەڵە نەزەری هەیە مرۆڤی کۆن کە قسەی نەکردووە ینی مرۆڤی پێش ئادەم کە یەک دوو نەزەری هەیە کە پێش ئادەم مرۆڤی تر هەبوو بێ مرۆڤی کۆن کە تەنها بە ئیشارەت قسەیان کردووە بۆیە مرۆڤی نوێ کە لە ئادەمەوە دەست پێەکە ئەوەیە کە قسەی کردووە علەمە هولبیانێکە کە لە بابەتەکان کە توانێت تعبیر بکە نیعمەتێکی گەورەیە بەڵام ئینسان بەڕاستی چ کاتێک دەتوانێت قسە بکە ئەمە زۆر گرنگە چ کاتێک دەتوانێت بێدەنگ بێت جاری وایە بێدەنگی ئەسڵەن یەکریزی دروستەکە تۆ بێدەنگ بی لە ئینسان گەورەترین یاسا ئەگەر لە بابەتە ئیسلامیەکە قسە بکەم بۆ مەسەلەی ئەوەی کە ئینسان چ کاتێک قسە بکە پیغمبر اسلام درودی خوای لەسەر بێ فەرمێ من کان یؤمن بالله واليوم الاخر فليقل خيرا او ليصمت ام یاسایە دانێ کە یاسایەکی زێڕینە ئەفەرمێ با باش بڵێ یا بێدەنگ بێ ئەمە ئەتوانین بڵین یەکدەنگی دروستەکە لە مەزیسەکەی لە کۆڕەکەی حتا من لەم شاشەیە دەرەکەوم بەڕێستان کەناڵەکانی ڕاگەیاندن دۆسیەک هەیە قەزیەکی نەتەوەی هەیە سیاسی هەیە هەر کەیسێک هەیە کۆمەڵایەتی هەیە یا باش بڵێن یا بێدەنگ بن ئەمە یاسا گشتێکەوە ئەمە چی دروستەکە ئەمە یەکدەنگی دروستەکە ئەگەر هەمومان باشمان پێ بوو باشەڵین ئەگەر باشمان پێ نەبوو بێدەنگی بین خۆ یەکدەنگی مەرج نییە تۆ بەردەوام قسە بکەی ئەکرێت تۆ لە بێدەنگیش یەکدەنگی و یەکڕیزی و ئاشتەوای کۆمەڵاتی بەرپاکەی سەر پاشانە جاری ئێمە ڕەگەزپەرستی وەکو بۆ بەرزکردنەوەیکی خۆشمان بەکارێنەوەی کە تێبینی مانکرۆ بۆ نمونە لە ناو یاریزانە جیهانیەکانە بە تایبەتی کە ئەوە زۆر باوە کە ڕەگەزپەرستی لەویا زۆر بەدی ئەکرێکانە جا وشەی نەشا بە یاریزانەکە هەنێژار بە وشەی نەشاوی ئاژەڵەکانیان ئەچوێنن کەواتە هۆشداری تاکیش لێرە زۆر گرنگە بە دڵنیاییەوە ئەوەی کاک سەرکۆ فەرمووی و جەنابیشە تاکید لێکرەوە ڕەگەزپەرستی بەردەوامە بە یانەمەی کۆتایی کە هەموو ژیان بەرامبەری بوو بەرامبەر یاریزانی ڕیال مەدرید ڤینیسیوس ڤینیسیۆس کە بەرامبەری کرا بۆ پێشتریش بەرامبەر یاریزانەکانی تر کراوە حتا بەرامبەر مپاپێ کراوە ئەمانە ئەم یاریزانە گەورانە کە لەسەرەوەی لە تۆپی یاریزانەکانی عالەمن ڕەگەزپەرستی بەردەوامە سەر ڕایەوەی ئەو کەسی تەنیشتی دەستی ئەگرێ ئەڵەوا مەکە وای پێمەڵێ سزا ئەدرێ بەڵام دوجار ئەمە مرۆڤە یعنی هەیە نەخۆشی هەیە سادێتی چێژ لە ئازاردانی ئەوانی ترە بینێ پێویستمان بەم هۆشیاریەیە کە تۆ ئەساسی مرۆڤ خێر و چاکی مرۆڤ لە ڕەنگیانیە بەڕاستی یعنی ئەمە هیتلەر پیاوێکی سپیپێستی ئەوروپی بووە ینی چ خێرێکی هەبووە مەسەلا چ خێرێکی هەبووە بۆیە لە دنیاە زۆر ئیشکراوە لەسەروی ڕەگەزپەرستی بە تایبەتی لە ئەوروپایە ینی هەتا پەنجاکان و شەستەکانیش ینی یەکێک لەسەرکردە جیهانیەکان کە ماڵکۆم ئێکسە کە زۆریشی لەسەر کردووە لە ئەمریکا ینی کە شۆڕشی کردو شۆڕشی ڕەشپێستەکان کراوە بەڵام لە کۆمەلگا ئەوروپیەکانە بەڕاستی هەنگاوی زۆر گەورەنراوە ئێستا ینی حتا مەمنوع بووە سپیپێستێک لەگەڵ ڕەشپێست لەگە سپیپێستێکە لە پاسە سەرکەوێت لە مەتعامانان بخوا بەڵام ئێستا گەیشتۆتەوەی ئێستا بۆ نمونە سەرۆکی شارەوانی لەندەن سەرۆکی وەزیرانی بریتانیا یعنی کە هیندیە پێشتر باراک ئۆباما کە پیاوێکی ڕەشپێستی ئەفریقی یعنی ئەمە هەنگاوی زۆر گەورە نراوە لە سەبارەت بە ڕەگەزپەرستی بەس خۆر بەردەوامە بەڵام دوجار ئێمە مرۆڤاتی 7 ملیار مرۆڤە ئەگەر ئێمە 100,000 کەسیشمان هەبێ ڕەگەزپەرست بێ ئەبێ بەلامانەوە ئاسایی بێ بەڕاستی بەڵام لە هەمان کاتیشە دکتۆر ئەوەی کە زۆر گرنگە کە ئەم کەسانە ئەوە هاتوونە سەرەوەی کە بەرپرسیارەتی وەرگرن هەڵبەت باگراوندیشان هەیە کە ئەگەڕێنەوە بۆی کە چەندین کەسایەتی وەکو کاریزما لەم بابەتەیە کاریان کرێچێک لەوانەیە کاگەر ژیانی ما خوێن بێتەوە ماندێلا کە کەسێک بوو بۆ ئەوەی سمبولێک کە بتوانێت ئەم دوو دەستەی کە خۆی دایم بەرزیە کردەوە تێکەڵ بەیەکتر کرێت تێکەڵیش کرا یعنی واش کرا کە یەکێ لە وڵاتانی کە زۆر وڵاتێکی گەورەیە و ئەتوانێت زۆربەی وڵاتانی جیهان لەژێر بڕیاری ئەوە کار بکەن کە وڵاتی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئێستا بینی زۆرترین ڕەشپێست لە وڵاتەیە جێگەی هەیە ئەگەر ئەم کەسە کاریزمایانە بەردەوام بوونیان هەبێ و ئەم شۆڕشە بەرپایی هەبێ ئەتوانین ئەو ئاراستەی هاوسەنجی نێوان مرۆڤ و کۆمەڵگا بە ئاراستەیەکی باشترا بڕوات بە دڵنیاییەوە ئەو مرۆڤە گەورەکان لە دنیاە
زۆرترین کاریگەری بەجێ هێڵن بەچی بۆ قوربانی کە بەخۆیان دەن ماندێلا باسی ماندێلات کرد ماندێلا زۆر قوربانی بەخۆی داوە ماندێلا دوایەوەی کە چەندین ساڵ بازان 25 ساڵە زیندانێ کرێت دوایی و ئەو کەسی کە دەرگاوانی زیندانەکەی وە ینی لی خۆشە بێ پێی وایە ماندێلا بێ بە سەرۆکی باشووری ئەفریقا ینی ینی ئەم لێبوردنە زۆر گرنگە کەسە کاریزماکان ئەتوانن کاریگەری گەورەیان هەبێ بۆ نمونە ینی کاتێک کە تو سیرێکی حتامەت سەرۆکە سپی پێستەکان سێکی وەزیرێکی ڕسپێز لەگەڵ خۆیان دانێ ڕاستە خۆیمە لەوانەیە لە ئەو ئەفریقاشار سپی پێستی عیبە بێ ینی بەلایەنەوە ناشرین بێ خۆمە ئەمە کولتورە دوازار لەوانەیە ئەوش ڕەگەس بەرز بێ بەرامبەر کەسێکی سپی پێست خۆ شتەکە دوولایەنەیە کەسە کاریزماکان گرنگە بەردەوام بن دین گرنگە بەردەوام بێ میدیا گرنگە بەردەوام بێ هەموو ئەم ڕۆژە گیانەی کە دانراون کاریگەریان لەسەر ئەمە هەبێت چکە دوازار ئێمە هەمومان کە خودای گەورە باسی کردوین ئێمە هەمومان یەک دایک و باوکمانێک کە ئادەمین هەمومان کوڕ و کچی ئادەمین یەک دایک و باوکمانەیە ئێمە هەمومان یەک کەرامەتی مرۆڤایەتیمانێ هەمومان کەرامەتمان یەکسانە چکە ئێمە مرۆڤین خۆ ئێمە کەس نییە لە زێر دروستکرابێ کەسێکی لە زی و کەسێکی تر لە خۆڵ دروستکرابێ لە تەنەکە دروستکرابێ هەمومان کوڕی ئادەمین کە پێغەمبەری ئیسلام فەرمێ کە تەوراتە فەرمێ کە ئینجیلە فەرمی ئێوە هەمووتان لە یەک نەفس دروستکراون ئەمە یەک دایک و باوکمانێک کاوتم مرۆڤایەتی یەک خێزانە ئەبێ بگەڕێنەوە بۆم بەها باڵایەنە دوو مرۆڤ ئێمە یەک کەرامەتمان هەیە سێ ئێمە یەک خێزانی ئەم زەویە هی هەمومانە هی کەس نییە و یەک مەسیری هاوبەشیشمانەیە ینی هەمومان دوازارە بینەوە دوازار ئەگەڕێنەوە بۆ لای خوددا هەر کەسە بە بیر و باوەڕی خۆیەوە ینی ئێمە مەسیر خاڵی هاوبەشیشمان زۆرە بەڕاستی کە ئێمە توانین ئیشی لەسەر بە دڵنیاییەوە ئێمە توانین بەردەوام بین بۆ ئەوەی ئەم جیاکاریە کۆمەلگا داخل ببێت بچێتە پێکەوە ژیانی ئاشتیانە لە ڕێگەی بەها باڵاکانەوە زۆر باشە باس لە خاڵی هاوبەشی مرۆڤەکان کرد ئەکەواتە چۆن وا بکەن کە توانە مرۆیەکان پەرە پێبەن و هەروەها بەها کۆمەڵایەتەکانیش لێرەیانی کەوای لێ بکرێت بۆهۆی بەرزبوونەوەی بەهای کۆمەڵایەتەکان دووبارە خاڵی هاوبەشی نێوان مرۆڤەکان بدۆزرێتەوانێ و هەونە لەوانێکی لە کارێکا باش بێت یەکی لە کارێکی ترا باش بێت بۆچی پیر لە ڕەگەزپەرستەکە بکرێتەوە بۆچی نێن خاڵە هاوبەشەکانی یەکتری بدۆزنەوە لەگەڵ یەکدا طبعا خاڵی گەورەترین خاڵی هاوبەش لە نێوان هەمومانە مرۆڤ بوونە هەمومان مرۆڤین هەمومان خوا دروستی کردوین یعنی کەس نییە دروستکراوی کەسێکی تر بێت ینی قسەیەکی مەشهورە ئەڵێ ئەگەر حتا لە کوردەواری ئاڵن لە سلێمانیا بە کەسێک ڕۆیشتووە خەڵک گاڵتەی پێکردووە گاڵتەیان پێکردووە وا من وابیستومە تێتی بەچی پێکردن ئەگەر بە خۆم پێکردن خوا دروستی کردوم ئەگەر بە پێڵاوەکانیشم پێکردن پێنەچی دروستی کردووە خۆی چی خۆم نییە یعنی ئێمە یعنی بۆچی یەکتر بە بچووک تەماشا بکەین بەکەم تەماشا بکەین ئەمە یەک خاڵی هاوبەش دوو بەڕاستی ئێمە جگە لە خاڵی هاوبەش ئەمە بەرژەوەندی هاوبەشیشمان هەیە یعنی ئێمە بابەتی بۆ نمونە ژینگە بابەتی ئاین بابەتی بەرژەوەندی بابەتی سیاست یعنی بۆ یەکێ لەو بابەتانی کە ئێستا تهدیدی زەویەکە مەسەلەی ژینگە و گەرمبوونی زەوی و ئەمانەیە ێ باشە مە بابەتێکە توانین ئێمە هەموو وەکو خاڵێکی هاوبەش هەمومان یەکدەنکە یەکێ لەو بابەتانە کە خاڵی هاوبەش و بەرژەوەندی هاوبەشە مەسەلەی خێزانە وسرەیە خێزان کە لە دنیای ئەمڕۆ ئەتوانین بڵێن ڕاستە لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتەکانە تەنان لە کۆمەڵگەکانی هیند و سین و ئەوانەشە تا رووسیاش پارێزراوە بەڵام لە بەشێ لە کۆمەڵگەکانە بەداخەوە خێزان پارێزراو نییە بەهۆی کۆمەڵی نەزەریاتی نوێ کە هاتۆتە ئاراوکە بەپێویستی نازان باسی بکەم خاڵی هاوبەشی نێوان هەموو مرۆڤەکان و هەموو ئاینەکان مەسەلەی پاراستنی خێزانە کە پاراستنی خێزان واتە پاراستنی کۆمەڵگا پاراستنی شکۆی مرۆڤە ئەمە خاڵی هاوبەشە یەکێکی تر لەو شتانی کاکرێ خاتونی بەرز خاڵی هاوبەش بێ لەگەڵ ئێمەیە مەسەلەی تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان بر و تەقوا بریتیان لە هەر شتێک کە بەرژەوەندی مرۆڤی تیابێ ئێمە کرێ لەسەر بەرژەوەندی هاوبەشەکان کاکە ئەگەر گەڕەکەکەمان خاوێن بێ بەرژەوەندی هاوبەشی من و تۆی ئەگەر شارەکەی من و ئارام بێ بەرژەوەندی هاوبەش ئەگەر ئەمنی غەزایی و ئاوی و ئەمانەمان هەبێ بەرژەوەندی هاوبەشمان هەیە دوانجار ئەگەر یەک کەس دوو کەس ئەتوانێ
شارێک پشڵەقێنێ توانێت شارێک خەمبارکە بەکارێکی توندڕەوی بەکارێکی تیرۆرستی بەکارێکی دوژمنکارانە ئەتوانێت باری دەرونی هەمومان تێک بە ئەگەر ئارامی هەبێ ئەگەر یەکدەنگی هەبێ ئەگەر تەنسیق هەبێ لە بینمانە دوجار هەمومان هەست بە خۆشی و بە بەختەوەریەکەین بەڕاستی ڕاستە دکتۆر بابەتێککە هەیە کە زۆر گرنگە ئەوەی مرۆڤایەتی کۆچ و کۆچکردن بوونی هەبووە لە نیشتیمانێکەوە بۆ نیشتمانێکی تر بەهۆرەوە کارێک بێ بۆی کە مرۆڤەکان گەڕاون بە دوای خۆشگوزەرانیە خۆ گەڕاون بۆی کە شوێنێک لێ نیشتەجێ بن توانە ژیانی تیابڕێ بکەن ئەگەر لە ئێستای باسکەین ئێمەش کوردیەکانمان ئەوانەی کە لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی تر نیشتەجێن زۆر جار بەرکەوتنێکی زۆر ناخۆش هەیە یعنی چەنە تۆ توانەکانی خۆت بەکارێنی چەنە هەوڵەکانی خۆتی چەنە لە کەسی ئەو نیشتیمانە زیاتر تۆکارەی بەڵامەڵێ تۆ کەسی ژمارە دویت تۆ کەسی ژمارە سیت یاخود زۆر جار من بە تایبەتی خۆم بەرکەوتنم هەبووە لەگەڵ ئەوەیە یعنی من لە وڵاتی ئەڵمانیاکە هەندێک لە خێزانە کۆنەکان یاخود هەندێک لەو خێڵ و نەتەوانەکە تۆڵێ تۆ سەرڕەشیت ئەم وشەیە بەکارەهێنرێ لەوانەیە ئەوانەی کە لە تاراوگە بن ئەم وشیان زۆر بەرکەوت بێ ئەم جیاکاریە نابێتەوەی کە مرۆڤەکان لە ئاستا هاوبەشەکان جیا بکاتەوە و پلە بۆ مرۆڤایەتی دابنرێ پەیوەندی نێوان مرۆڤەکان ژیارەکان جارێ ئەوەی کە ئەم وڵاتانە لەگەل لە ڕووی مێژوویە و سێریکەین هیچەیە نیشتە جێبوونی یەکەمی چێە بەڕاستی ینی ئێمە بەنسبەت کوردەوە کورد کە کۆمەڵە نەزەریە بەس مەشهورترینە کورد بەشێکە لە گەلی هیندۆ ئەوروپی یعنی ئێمە گەلی ئارین ینی لەگەڵ ئەوروپیەکانە خاڵی هاوبەشمان زۆرە ینی ئێمە ڕاستە لەگەڵ عەرەبات دراوسین بەڵام کورد عرب سامیە ئێمە ڕەگەزمان ئاریە ئێمە جیاوازین لەگەڵ ئەوروپیەکانی خاڵی هاوبەشمان زۆر زۆرە بەڵام تەنانەت ئەوروپیەکان لە کۆندا قسە هەیە کە گەلی ئاری کە لە هیندستان و لە ئێران نیشتەجێ بوون کە ئێمەش بەشێکی لەوە هەر لە ئەسڵ لە ئەوروپاوە هاتبن بەوەی کەش و هەوا بەهۆی ژینگە چکە ئەوێ زۆر سارد بوو لەوانەیە ساڵان تێپەڕی بێ بەفردای پۆشی بۆیە کۆچ لە سویسرا و لە دانوبەوە کراوە تا ئێران هیچ دوور نییە ئێمە خاڵی هاوبەش و تەنانەت کرۆمۆسۆمی هاوبەش و خانەکانمان هاوبەشە ئەو کۆمەلگایانی کە شەڕی تیا بووە بەتایبەت بەڕێزت باسی ئەڵمانیات کرد ئەڵمانیا لەبەرەوەی ماوەیەکی زۆر لەسەر ڕێگەسپەرستی کە پێی وا بووە گەلی ئەڵمانی و گەلی ئاری و ئەمە ینی گەلی سەردەستەیە ئەبێ گەلانی تر هەمووی خزمەتی ئەوە بکەن ئاساییە لەو کۆمەلگەی وەکو ئەڵمانیا کە لە 1945 بە دواوە تا ئێستا کە 60 ساڵێکێکە هێشتا ئەم بابەتە بەردەوام بێ چکە ئێمە حیزبی لەوێ حیزبی یەمینیمان هەیە ڕاستڕۆمان هەیە کە زۆر دژی کۆچبەرانە پێی وایە ئەم کۆچبەرە نانی مناڵەکەیەوە خوات پێی وایە بوڵاتەکەی و قەرەباڵخەکە کارە بە ئاو و شەقامی ئەو بەکارەهێنێ لەوانەیە کۆچبەرەکانیش هەمووی وەکو یەک نەبێ کاکسەر کۆمی توانایی وەکو یەکی نەبێ هەمووی وەکو یەک ڕێز لە یاسا و کللتور و دابوونەریتیە و وڵاتە نەگرێ بۆیە بەڵام ئەبێ حساب بۆ زۆری نەبکەین جاری وایە ئەوەی کە لەگەڵ توە لەوێ بەرکەوتەی هەیە لەوانەیە هاوڵاتێکی ئەڵمانی نەبێ لەوانەیە تورکێک بێ لەوانەیە عەرەبێک بێ لەوانەیە خەڵکیشی تر بێ ئەڵێ قسەیکی کوردەواری هەیە ئەمە بێ بیکەین ئەڵێ میوان ڕقی لە میوانە بانەڵێ خانەخۆی لە هەردووشیان باشە ئێمە میوان هەردووکمان میوانی ڕقی لێتی تورکێکم لە ئەڵمانیا تورک زۆرە و کوردیش زۆرە یعنی منافەسی مانەوە و سەلماندنی توان ناکرێ بەڵام دوجار سیستەم و یاسای وڵاتە فەرقی کوردێک و تورکێک و ئەڵمانێک ناکە لە مافا لە ئیشپێدانە فەرقی ناکە جیاوازی ناکە ئێمە بێ حساب بۆ بکەین هەمیشە طبعا یەک عادەت هەیە لە دنیای هەمیشە چاوە چێتە سەر ئەو شتانەی کە شازە لادا ئێستا گەر لەم شەقامی ئێمەوە لە پشتمانەوە هەزاران سیارە ئەڕواتە خوارەوە بەڕێکی چاوی ناچێتە سەر فۆکسی ناچێتە سەر بۆچی چکە ڕێکەڕوە بەڵام یەک سیارە لابە ئەمە ئەبینرێ هەمیشە شتانە لە کۆمەلگای بینێن کە شازە ئەوە بینرێ کە ڕێگەسپەرستی ئەوە بینرێ کە قسێکی ناشرین ئەوە بینرێ کە لێدانە لەوانی تر ئەچیناتۆ ئەبێ بەڕاستی ئەوە قسێکەیە ئەڵێ سێری بەشە پڕەکەی پەرداخەکە بکە سێری بەشە بەتاڵەکەی مەکە بۆیە ئەگەر ئێمە بە ئیجابی سێری کۆمەلگەکانگەی ئێستاش لە کۆمەلگەی خۆشمانە کاتی خۆی ئێستاشی لەگەڵا بێڵێ ئەڵێ سوودانیە
ئەڵی مسریە لای بۆچی چکە کاتی خۆی لە سلێمانیا لە کوردستانە لە سەردەمی ڕژێمی پێشوا سوودانی لێرە ئیشی کردووە میسری لێرە ئیشی کردووە و ئیشەکانیشیان ئیشی پینەچێتی و کۆمەڵە ئیش و پاکردنەوەی شەقامەکان بووە یعنی بەکەم سیر کراوە حتا ئێستا لەگەڵ ڕێزمە لە وڵاتی ئێمەستا چینێکی ترەیە کە بە تایبەتی پێتر فلیپینی یا خەڵکانێکی تر یعنی حتا بۆ بە کولتورە ئەڵێ خۆ من فلیپینی نیم حتا لە مسر لە بەرەی مسر کورد هەبووە کاتی خۆی حتا مسرەکان بەشێکیان کوردیان بەکەم سیرکردوتی بۆ قابلە من کورد بم یعنی ئەمانە هەر هەیە یعنی ئەو چۆن من باشتەکە بەعدالت من چۆن باسی مسرەکانەکە بە باسی مسرەکان شکەم هەڵوێسیان بەرامبەر بە کورد بۆی تۆزێ باڵانسەکە ڕابگرم یعنی ئەمانە هەر هەیە بەڵام دوجار خۆ کۆمەڵگەی کوردی ئەگەر دژی عەرەب بێ دژی کورد بێ عەفو دژی مسری بێ دژی سوودانی بێ بۆچی ئەمە خەڵکە لە وڵاتی ئێمەیەژی ئێمە هەنگاوی زۆر گەورەمانەوە بەڵام پێویستەکە بە ئێمە بەردەوام بین ئەوەشی کە ئەمە دروستەکە ئەم یەکدەنگیە دروستەکە بەڕاستی بە دەرەجەی یەک ئاینە دوو سیاسەتی ئاراستەکراوی وڵاتە سێ میدیایە کە ئەتوانم یاساکانیش میدیا خۆی چوارەمە ئەمانە بە هەمومانەوە دەسەڵاتی چوارەمە ئەتوانین چی دروستکەین ئەتوانین یەکدەنگی دروستکەین ئەتوانین کۆدەنگی دروستکەین ئەتوانین کولتورێک دروستکەین کە کولتوری قبولکردنی ئەوانی ترە و جیاکاری نەکەین لەسەر ئەساسی ڕەنگی زمانی نەتەوەی بەڵکو کێبەهرەی هەیە بێنینە پێشەوە ئەوەی کێ ساڵین سیڤەکەی بەقووەتە بە ئیش بە سیڤەکەی بکەین ئەوەی تریشی خۆ نابێ مەحروم بکرێ هەر کەسە لە شوێن و پێگەی خۆیان دانرێ خۆ لە دنیای وایە پێغەمبەرانی شەروایان کردووە سەحابە هەبووە ئەبوو ذەڕی غەفاری کە پیاوێکی زۆر باش بووە داوای پۆستی کردووە فەرمێتی یا ڕەسوڵە پۆستم بەرێ فەرمێتی ئەبوو زەڕ ئەمە بۆ تۆ نابێت تۆ پیاوێکی لاوازی ئەویشە بۆ تۆ نابێت یاوێتی بە کەسێکی تر کە نیو ئەوە یعنی یەک لە سەدی تەقوایە ئەبوو زەڕی غەفاری نەبووە ئیش وایە بەپێی چییە بەپێی توانا و قابلیەتی کەسەکان ئەدرێ مەرجنی ئەمە لەسەر ئەساسی ڕەگەزی بێ کەسێک ئەکرێ بە بێژەر کە زمانی ڕەوان بێ کە ڕۆژی میری هەبێ کە بۆ سەر شاشە بگونجێ ینی ئەمە کۆمەڵە بابەتە بەڕاستی ئەشکرێمە بێ کولتور گۆڕانکاری بەسەرابێ بەڵام دوجار ئێمە گرنگەوەیە لەسەر تەرکیزکەی لەسەر خاڵاو بەشەکان بەڕاستی دەستە خۆش بە دکتۆر بە هیوایەوەی کە هەمیشە هەوڵبین ئەو یەکدەنگیە بدۆزینەوە چکە دۆزینەوەی کاتوانێت چەندین لەق و چەندین بابەتی تر لەخۆ بگرێ بۆی کە بتوانین ئێمە کۆمەڵگایکی تەندروست بین بە تایبەتی میدیا ئەگەر میدیا هەندێک جار بێدەنگ بێ یا خێر بڵێ بەڕاستی یەکدەنگی و یەکریزی دروستە بێت دەستەکانە خۆش سپاس